عنوان سالگرد درگذشت امام جلال طالبانی سر مزار ایشان حاضر شدم که از طرف ئەمڕۆ ساڵیادی کۆچی دوایی مام جەلال تاڵەبانی سەردانی مەزاریانم کرد. لەلایەن خۆم و هەموو لێپرسراوانی کۆماری ئیسلامی ئێران دووبارە سەرخۆشی خۆمان ئاراستەی گەلی کوردستان دەکەین. بەڕاستی مام جەلال باشترین دۆستی گەلی ئێران و بەرپرسانی ئێران بوو. پەیوەندی نزیکانە و دۆستانە و استراتیژی ئێمە لەگەڵ مام جەلال زۆر باش بوو. وەک سەرۆک کۆمارێکی بەتوانا و لێهاتوو کە پۆستی سەرۆک کۆماری پەرە پێدا. ئەمڕۆ هاتوونەتە ئێرە بۆ ئەوەی دووبارە ڕەوایەتی بدەین بە ئامانجەکانی بەڕێزیان لە ئاشتی خوازی و گەشە پێدان و بەرەوپێشوونی گەلی کوردستان. دووبارە بەناوی خۆم و وەزارەتی دەرەوە و لێپرسراوانی دیکەی ئێران و باڵێزخانەی ئێران لە عێراق سەرخۆشی خۆم ئاراستەی گەلی کورد دەکەم. با تدبیر که به جایگاه ریاست جمهوری عراق جایگاه یا شأن ویژه‌ای بخشیدند.